حکوومەتی هەرێمی کوردستان 16ی ئەم مانگەی وەکو کۆتا دەرفەت بۆ هاوڵاتیان دیاری کردووە تا لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. لە ئێستاشدا هاتنەوەی هاوڵاتیان لە وڵاتی ئێران بەردەوامی هەیە و دوای کۆتایی هاتنی ماوەی کەرەنتیکراوانی دەستەی یەکەم لە ئێستادا دەستەی دووەم ژمارەیان 110 هاوڵاتیان لە سۆران و ڕەواندز کەرەنتین کراون. بەڕێوەبەری تەندروستی سۆرانیش ڕای دەگەێنێت تا ئێستا باری تەندروستیان باشە و هیچ حاڵەتێکیان لێ تۆمار نەکراوە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بن. دو بەدوای کە بڵین وەزبە یەکەم دەو هاوڵاتیانی کە لێران گەڕاونەوە گەڕانرێنەوە مەڕەوە لە دوای کەرەنتینکردن بۆ مای 4 ڕۆژ لە کاتی ئێستادا لە کەمپی جوندیان 58 هاوڵاتی لێ هەروە لە سۆرانش لێکێک لە هۆتێلەکانی سۆران ئێستا حالیان نزیکەی 43 هاوڵاتی لێیە. ئەو ڕۆژ ئینشاڵڵا 9 هاوڵاتی کەی گەڕاوە لە وڵاتی ئێران کە لە خارج نووری حاجی عومران ئاگادار کراینەوە کە 9 هاوڵاتی تکەوە دێن وەکو تۆمارکردن نەخێری حاڵەت گومان نەکراوە تەنها 2 حاڵەتی گوماناوی هەبوون ئەوش دوای پشکنین دەرچووکە پشکنەکانیان نێرێنەی بوواتە پشکنەکانیان نێگەتیڤ بوو هیچ حاڵەتی کۆڕۆنایان نەبوو هەردوو گومان لێکراوەکەش کە وەکو باسم کردووە پشکنی سەلامەت دەرچوون ناردرانەوە ماڵەوە. هاوڵاتیان بەردەوام ڕێنمایی دەکرێن لە پێنا و سەلامەتیان لە ماڵەوە بمێننەوە بۆ گەشت و سەیران نەچنە دەرەوە و هەروەها سەردانی بازاڕەکانیش نەکەن. لەم نێوانەدا سەیرانگا گەشتیاریەکان داخراون و تەواو چۆڵن بەڵام بە پێچەوانەوە بەشێک لە هاوڵاتیان بۆ گەشت و سەیران دەستنە دەشت و دەر و ڕێنماییە تەندروستیەکان جێبەجێ ناکەن. لە دوێنێەوە لە ئەنجامی کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕاستپاردە و ڕێنمایی دەرچوون کە لەلایەن گەشت و گوزارەوە بۆ ئێمە نێردراوە لەلایەن دەستەی گشتی گەشت و گوزار. ئێمەش لە دوێنێەوە تەبلیغی گشت شوێنە گەشتیارەوە پانمان کردووەکەوە پابەندن پێی ئەوانیش بە خۆشحاڵیەوە هەمویان پابەندن پێی زۆربەی زۆری ینی توان بڵم کە هەموو شوێنە گەشتیارەکان ئێستا داخراون لەبەر بەرژەوەندی گشتی و پاراستنی ژیانی هاوڵاتیان و گەشتیاران. لە ئێستادا بە ئامانجی لە کۆنتترۆل دەرنەچوونی بارودۆخەکە ڕێکارەکانی ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان تەواوتون کراوەتەوە و هاتوچۆی نێوان شارەکانی هەرێمی کوردستان ڕاگیراوە و لە چواردەی ئەم مانگەشەوە بۆ ماوەی 48 کاتژمێر قەدەغەی هاتوچۆ لە ناوشاری هەولێر و سلێمانی و پارێزگای هەڵەبجە ڕاگەیەندراوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندۆز.